الان واقعا حزبێکی کە بە شێوەیەکی ئۆرگانیک دەگەڵ کۆمەلگای مەدەنی وەویستەکانی کۆمەلگای مەدەنی یەک نەبێ احتیمالی وەی کە ئەو حیزبە سەر بکەوێ زۆر کەمە. ئەوە ئەو کارێکە کۆمەڵە کردوویەتی بە ئاکامەکەی هەرچی بێ ئەساسەکەی بەراوردی غەڵەتە لە وەزنێکی کە ئەلانەکە سەلتەنەت و پەهلەوی دە سیاسەتی ئێرانیدا هەیە. بۆت ئەمان پەلایانت بە دوای خەڵکی تر بکەون خۆیان ناتوان ببنە ئەلتەرناتیڤ. من نابێ ئینتزارت هەبێت جوانەکانی سنە و پاوە و مەریبان و سەقز و بۆکان و مەهاباد و وانە چەپڵەی بۆ مەریەمی ڕەجەوی لێدا. ئەو کەسانەی کە لە پژە و تەسمیمای حیزبی دموکراتن ئەلان دەبێت دقەتی بەوەی بکەن. ئەمن ئەلان لە خۆم دەپرسم کە بۆچی ئەمن لە کۆبوونەوەی بۆنیدا بەشداریم کرد. دەتوانم پەشیمانی لەوەی کە بەشداریت کرد لە کۆبوونەوەی بۆن؟ بەڵێ زۆر پەشیمان.